ئومێد تەمەنی 1 ساڵان بوو کاتێک ڕژێمی بەعەز لە ساڵی 1974 بەچەکی ناپاڵم شاری هەڵەبجەی بۆردومان کرد و ماڵەکەیانی لەگەڵ زەوی تەخت کرد. لەو بۆردومانەدا دایکی و دوو خوشکەکەی شەهید بوون و خۆی و باوکی بە سەختی بریندار بوون. بۆ ئاراستەیە بردومانی کرد. ئێمەش ماڵمان لەو ڕێکە بووکە بردومانی کرد. 4:30 پاش نیوەڕۆ ڕژێمی سەدام کە بردومانی هەڵەبجەی کرد، یەکێک لە بۆمبەکان بەداخەوە بەرماڵی ئێمە کەوتبوو. ئەو کات من و دایکم و خوشکەکەم لە ماڵەوە بووین. یەکێک لە بۆمبەکان بەرماڵی ئێمە کەوتبوو بەداخەوە. لەو کاتەیە دایکم بۆ ئەوەی ئێمە ڕزگارکە ئێمەی لە باوەشی خۆی تون گرتبوو و لە سوچێکی ماڵەکەمان خۆی حەشاردا بوو، بەڵام بەداخەوە ئەو شەهید بوو و خوشکەکەشم بە سەختی بریندار بوو، منیش سەخت بریندار بووم. دوای چەند کاتژمێرێک خوشکەکەشم شەهید بوو، تەنها من و باوکم مابووینەوە بە سەختی بریندار بووم پاشەوەی کە برامە نەخۆشخانە و چارەسەرم بۆ کرا بە ماوەیەکی دوور و درێژ. دوای هەستانەوە و دووبارە دەستکردنەوە بە ژیانێکی نوێ، باوکی ئومێد هاوسەرگیری دەکاتەوە و چەند خوشک و برایەک بۆ ئومێد زیاد دەبێت. بەڵام دیسان ڕژێمی بەعەز بە چەکی کیمیایی لە ساڵی 1988 شاری هەڵەبجە دەکاتەوە ئامانجوو دەبێتە هۆی شەهیدبوونی خوشک و براکانی. ئومێد لەو کیمیابارانەدا لە ڕێگەی ئۆتۆمبیلە فرێد ڕستەکەی هەڵەبجەوە دەگوازرێتەوە و پاشان بە فڕۆکە بۆ ئێرانی دەنێرن. بەڵام ئومێد هێندە بە سەختی بریندار بووە و دەزانرێت گیانی لەدەستداوە و کفنی لەبەردەکەن و دەینێژن. بەڵام جوڵەیەکی بچووکی ئومێد لە بەرگە کفنەکەیدا دووبارە هەلی ژیانەوەی بۆ دەڕەخسێنێتەوە. ئێمە ژیانی تەنایمان بەسەرە بر لەگەڵ باوکم، دواتر باوکم خێزانێکی دروست کردوە، چەندین خوشک و برایکەمان بۆ دروست بوو، بەڵام بەداخەوە کارە ساتەکە بۆ ئێمە دووبارە بووە لە 16 دووبارە بە گازی کیمیایی ئێمە هەم سەر و ماڵ و هەم کەسوکاریشمان شەهید بوو. و منیش لەو کاتەیە کە لە کاتی کارە ساتی 1970 بە سەختی بریندار بووین و بە تیارە هێلیکۆپتەر برامە وڵاتی ئێران بۆ چارەسەرکردن تا ئەو ڕادەی کە من لەگەڵ کۆمەڵێ شەهید کفنیش کرا بووم وەکو لە وێنەکەیە دیارە برابووین یەکێک لە گۆڕستانەکان بۆی بە خاکمان سپێرن. بەڵام لەو کاتێکە بە نۆبەتی ئێمە یەکێک شەهیدەکانیان بە خاک سپاردبوو، ئێمە لەو کاتەیە بەهۆش هاتبووینەوە و هەر بە کفنەکانەوە وێنەیان لێگرتین و دواتریش کە باریتە نووسیمان جێگیر بوو لێدوانیان لێوەرگرتین. هەرچەندە ڕووداوەکە گەورە بوو، بەڵام هیچ بەڵگە و دۆکۆمنتێک نەبووە تا لەسەر ئەو تاوانەش ڕژێمی بەعەز دادگایی بکرێن. هەر بۆیە پارێزەری کەیسی هەڵەبجە بە کۆکردنەوەی وتەی شایەت حاڵەکانی ڕووداوەکە دەیەوێت تاوانەکانی بەعەز بناسێنێت و قەرەبووی زیان لێکەوتوانی ڕووداوەکەش بکاتەوە. موسیقی نووسین شتێک لە ئەرشیوی دەوڵەتی عێراقییانە و من زۆر گەڕام بەدوای هەندێک لە ئەو بڵاوکراوانی کە لەو کاتی خۆیان بڵاوکراون تو ئیشارەتێکی تێدا نییە، هەر باز لە جێبی عەمیل و باسی تەمبەر و دۆشتاناکە. لەبەرەوە ئەبێ ئێمە خۆمان هەستین بە دروستکردنی بەڵگە، ئەویش بە کۆکردنەوە و تۆمەرکردنی سەرجەم قسەی ئەو شایەت حاڵانی کە لە کاتی خۆیدا ڕووداوانە بینیوە، چونکە بوونی شاید لەم جۆرە قەزەیانەیە وەکو وەسیقەیەکی ڕسمی وایە، وەکو وەسیقەیەکی ڕسمی وایە اعترافی پێکرا. ئەمە حادثێکی مادی گرنگە کە ڕوویاوە، ئەم حادثە کۆمەڵی خەڵک بوونەتە قوربانی 55 کەس شەهید بووە لەم شارەیە. گشتی کاروباری شەهیدان و ئەنپارکراوانی هەڵەبجە دەبین. بۆ یادکردنەوەی بۆردومانی هەڵەبجە بەڕێوەبەرایەتی گشتی کاروباری شەهیدان و ئەنفالکراوانی هەڵەبجە ڕێوڕسمێکیان ڕێخست و تیایدا بەرپرسانی حزبی و حکومی بەشداری بوون. 26 نیسان لای هەڵەبجەیەکان وەک گیادی کیمیاباران و ئەنفال ڕۆژێکی خامناکە لەبەر ئەوەی ڕژێمی بەعەز لە ساڵی 1974 بە چەکی ناپاڵم 51 کەسی شەهید کرد و سەدان کەسی بریندار کرد و دەیان خان و باڵەخانەی خاپوور کرد. ڕێزان محەممەد، کورسات نیوز، هەڵەبجە.